مهک بسر دروست بونا لحیا زیا مزن لگنده چمه در باز دوید که بسدما رابونا آوه ریادنا ورا حولیرو دوکه هاته خراب کرینو پشتی چند روژکان ریاکا آخی بویا ریا سرکه یادنا ورا حولیرو دوکه وخوای سارمان همو تفنیش بو همو روژه اول ریمه همو بیانیان درون ایواران دینو اول ریمه همو سارمان تفنیش بو پیشتر زور باش بو پیشتر هیچ عیبمان نبو ڕێک بوو ئێستا کە دەبی بچینە ئەو خۆڵ و ئەوەی سیارەمان هەفت تەفنیش بوو. هەرچەندە دنهادا کار ji بۆی سەخبێریکردنا ڕێیا چەمە دەهێتەکردن لێ وڵاتی و شۆفێر داخواز دکەن ku لە ژێ سەخبێریکردنا ئەvê ڕێکێ بهێتەکردن. ئیزدیعامێکی زۆر گەورە لەسەر ڕێگای بەردەڕژ کەلک بوو. ئێستا کە دەبینن ئەو ڕێگا کراوەتەوە بارگرانیەکەی تۆزێک سوکتر کردیە. هەم ئەو ڕێگا زۆر نزیکترە و ئەو ڕێگای ئەولاش زۆر ترێلە و تاکەر و سیارەی تورکی ئەزنەبی پێدادێ. ئالیین پەیوەندیدار دەبێژن کوژمێ 48 میلیۆن دینار بۆ سەخبێریکردنا vê ڕێکێ هاتیە تەرخانکردن و ڕۆژا چارشەمبی سەخبێریکردنا ئەڤی پرۆژەی بداوی دەهێت. ما ودیتنا کا بسیط ما چیکر کو 48 میلیون دینار بو سرپیشینا ما حیوانا ما ترخان کردن بو اویر ریکی و ما دست پیکرد خلال تقریبا 2 هفته ادام اشیاء استراکچر و همی ام خلاص بکن و نکی افریقا هنید بنامه تبلیغ کن ان شاء الله صبحینا 2 صبح کو روزا چهارشنبه ان شاء الله دب تمامیت و کردن لە ڕۆژا 15 نیسانە ئەفساڵە ئاوازەیە مەزن بە ئاوایەکێ بەرچاو زێدە بوو بۆیە سەدەمێ ڕێیادناڤەرە هەولێر و دهۆکێ لە گوندێ چەمە بە درێژاییە 300 میتران بن ئاف و ڕێک بتمامی خراپ بوو ji ber ku avڕێکە بە ئاوایەکێ دەمکی و بنیڤەڕۆیی هات بووڤەکردن. تایف گۆران NRT گوندێ چەمە یا سەر بناحیا ڕۆڤیا.